دابەشبوون بەسەر دوودا چی دیکە پرۆسەیەکی بیرکاریانە نییە، وانەیەکیش نییە بۆ فێربوون، بەڵکو چیرۆکێکی پڕ لەسەر کێشیە، هەرێمێکی گرتووەتەوە کە هەموو شتێک بەسەر دوودا دابەش دەکات. ئەوە تەنها جومگەکانی دەسەڵات سامانی سەرزەوی و ژێرزەوی نین دابەشکراون، بەڵکو نان، شار، خەڵک، هەڵوێست، نیگەرانی و ئیدانەکردنەکانیش بەسەر دوودا دابەشکراون. لە هەولێر حکوومەت و حیزب بێئاگان لە خاڵە سەربازیەکانی سوپای تورکیا پێشێلکردنی سەروەری خاک لەشکرکێشی هیچ قسێکیشیان لەسەر و هێرشانە نییە، بەیرەغدار دەیکاتە سەر سنووری پارێزگای سلێمانی. لە بەرامبەریشدا حیزب لە سلێمانی هیچ کۆمنتێکی نییە بۆ ئەو هێرشە درۆنیانەی گروپەکانی مقاومە دەیکەنە سەر هەولێر، نەک هەرەوە بەڵکو موشکی بالستی ئێرانیش نایانهێنێتە قسە. ئەوە تەنها دەسەڵات نییە، هەموو شتێکی دابەش کردووە. ڕۆشنبیر، چالاک و سیاسیەکانیش کاتێک دەدوێن تەنیا ناوی لایەنێک ناهێنن، 50 بەرپرسیارەتی بەسەریاندا دابەش دەکەن. کاتێک باسی چەوتیەک دەکەن ئاماژەی ڕوون نادەن بەدەستەوە، بەیەکەوە حەشتی پارتی و یەکێتی دەکەن بێ ئەوەی لایەنی بەرپرس بخەنە ژێر پرسیارەوە. کاتێک سبەی ویستی بۆ چوونی ژمارەیەک کەسایەتی سیاسی ڕۆشنبیر مامۆستای زانکۆ لەبارەی هێرشی موشکی سوپای پاسداران بۆ سەر هەولێر وەربگرێت، ئامادە نەبوون قسە بکەن. بۆ سبەی جێگەی پرسیار بوو ئایا لێکدانەوە و شڕۆڤەی ئەو بابەتە هێندە قورسە یان قسەکردن لەبارەیەوە بۆتە جۆرێک لە هەڵوێست و وەک هەموو شتێکی دیکە بەسەر دوودا دابەش کراوە. هێرشی موشکی ئێران بێت یان سنوور بەزاندنی تورکیا، بۆردومانی درۆنی بەیرەغدار بێت یان درۆنی مقاومە، یەک ئەنجام دەدەن بەدەستەوە. جگە لە وێرانکاری و ناسەقامگیری و شێواندنی ڕەوشی ئاسایش، دابەشبوون بەسەر دوو هەڵوێست، دوو سەنگەر، دوو محوەری ئێرانی و تورکی قوڵتر دەکەنەوە.